خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەش دەکەین. دۆخی نێوان یان ئاڵۆزیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا هێواش بەستەڵەکەکە بەرەو توانەوە ئەچێ. دوای ئەوەی کە بەرزی نزمێکی زۆر و شرۆڤەی زۆر و دەستبادانی زۆر 2000 ڕێکەوتنێکەیە، بەڵام تا ئێستا ئەوەی کە پێویستە بگاتە گیرفانی هاوڵاتیان نەگەیشتووە. سەرۆکوەزیرانی عێراق باسی لەوە کردووە گەر بێت و هەرێمی کوردستان پابەندی ڕێکەوتنەکان بێ ئەوە لە مانگەکانی داهاتوو موچە وەک خۆی دابەشەکرێت. ئەمە گرفتێکە تەنانەت موچەخۆرانیش کە ئێمە لە مێدیا باسی لێوە دەکەین بە بێزاریەوە گوێ دەگرێت لەبەرەوەی ئەوەندە هاتوونە هاتی موچە باسی لێوە کرا، ئەوەندە چارەسەر و ناچارەسەری باسی لێوە کرا تا ڕادەیەکی زۆر هاوڵاتیانی لەگەڵ گیرفانیدا دەرونیشیان ماندوو تر بوو. جگە لەوە کۆمەڵێک پێشاتی دیکە هەیە کە لەبەر مەسلەی موچە نەپڕژاونەتە سەری کە لە چوارچێوەی دەستوردا و لە چاوی لەسەر مەسلەی خاک و پرسە نیشتیمانیەکانی دیکەدا هی ئەوەن هەڵوێستەی جددیان لەلایەن سەرکردایەتی سیاسی کوردەوە لەسەر بکرێت. ئەم شەو لەگەڵ بەڕێز کاروانیاروەی سەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق گفتوگۆ لەبارەی دوا پێشهاتەکان دەکەین. کاکاروان زۆر زۆر بەخێر بێ. زۆر سپاس بۆ دەرفەتە. سپاس بۆ بەڕێستە. سپاس دەکەم. وڵی سەرەتا ئەمەوێ وەکو هەمیشە لەسەر مەسلەی موچە پرسیارت لێ بکەم. خۆ دوای ئەوەی کە ڕێکەوتنەکە کرا کە سەرۆک بافڵ چۆ بەغدا ڕێکەوتنەکە جێبەجێ بوو. اینجا دوو ڕۆژ تەئخیریان کرد و تیانە بێ لیژنەیەک بێ ئەوەش حەل بوو. 2000 بڕیاریاندا بەڕێز محەممەد شیع سوودانی ئیمزای کرد. 2000 گەیشتە دەستی تەیف سامی. چاقسەیەکی تۆشێ لە وڵای تەیف سامی ژنێکی عینادا. ئەمەوێ بەڕاستی لە پانۆرامای ئەوە دقیق ئەو زانیاریانی لای تۆ چێوکونایی بێک لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەنی وەکو پەرلەمانتارێک بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان چییە؟ بەڵێ زۆر سپاس. وڵای خۆی مەسلەی موچەوای لێ هاتووە بەڕاستی من جار من خۆم حراجە بم باسیەکەم. بەخوا منیش وەکو ڕۆژنامە نووسەرەوە هەندێک جار یعنی ئەمانەیە قسە نەکەین لەسەری چونکە بەڕاستی مەوزوعێکە بێتام بووە و خەڵ زۆر ماندوو بەدەستیەوە و بە جۆرێک لە جۆرەکان خەریکە گاتە ڕادێک کە چۆن بڵێ یاری بە شعوری موچەخۆری کوردستان نەکرێت کە 80 ڕۆژە معاشی وەرنەگرتووە. ئەم کێشانە کە 12 ساڵە لە نێوان هەردوو لا تەقیوەتەوە لە ناوەڕاستی 2014 خۆتان نەزانن لە ویلایەتی دووەمی مالکی معاشی بڕی و لە مەسلەی ئابووری سربەخۆوانەوە کێشەکان تەقیەوە تا ئێستا بە چەند مەرحەلەیە کاچووە هیچیان نەگەیشتۆتە چارەسەری ڕیشەیی و ناشگا بەداخۆواڵێ ناشگاتە چارەسەری ڕیشەیی. هەموو جارە مەحەتەیەکە 4-5 مانگە چێن کێشە دروستە بێتەوە ڕێکەوتین ترەکرێت کێشەی تر دروستە بێتەوە و خەڵکی کوردستان زۆر ماندوو بۆ بەدەسەمەوە. بەرحاڵ ئەمە ئەم دوایە ڕێکەوتنێکی گرنگ بوو، بەڵام ئەم تەگەرانەی کە دروست بوو بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنەکە جارێکی تر ئێمەمانان و خەڵکیشی ناومێت کرد. ئەوەی کە هەیە منە میێوارەی لەگەڵ بەڕێوەبەری گشتی ژمێراری وەزارەت قسەم کرد. ناوی چییە؟ سەوسەنخانی ناوبەوە شکر لەو دی پێمەڵێ کورە سەوسەنیشی هاتوۆتە ناو. بەڵێ وامزانانی خۆمانڵێ ئەگەڕام وامزانی هاتوۆتە ستۆدیۆ سەوسەنخان هەواڵی هونەری هەیە بەرنامەی هونەری وامزانی ئەوەڵێ ئەویش ئێستا لە تەیفەوە دابەزیوین بۆ سەوسەنخان. ئێوارەتم کەی ئەم تەلەفۆن جواب ناداتەوە نەموچێن ێرن نە تەلەفۆن جواب بدەنەوەی مەزەختی خەڵکمان لەسەرە چی تەلەفۆن جواب نادەنەوە. تۆ بەڕێوەبەرێکی گشتیت پەرلەمانتار تەلەفۆنی بۆ کا وای مەزەختی خەڵکمان لەسەرە نوێنەری ئەو خەڵکەین کەی ئەو موچێنێرن وەڵای ئیشەڵا ئەگەر خوایار بێ ئیشەڵا پێنجشەمە یا شەمەی نێرین توبا بە شەمە داوام نییە چی شەمەی نێرن لەبەرەوە کاکزانە شتەکە زۆر بێتان بوو بەداخەوە شتەکە زۆر بێتان بۆ ئێستا گەیشتۆتەوەی کە سبەی بینێرن. عێراق کێشەی سیولەی نەقدی هەیە زۆر جارم قسەیەکەین پارەم قسەیەم کردووە هەندێک خەڵ گاڵتەی لیا توان عێراق کێشەی پارەی کاشیە پارەی کاشی نییە بۆ یەکەم هەیە کێشەی پارەی کاش دیناری دینار بڵێ یەکەم لە عێراقا دەفع ئەلکترۆنی نییە 190 ئێستا تازەیانێ بە کارتوەوانە بێ هەمووی کاشە بە کاشی شەکرێ لە عێراقا دوو هەڵەوسانی پارە هەیە ئەوەی کە پارەیەکی زۆر لای کۆمەڵی خەڵک کۆبۆتەوە ناوێرن بیخەنە بانکەوە ئەمریکا بلۆکێکە
ناوێرن بیخەنە پرۆژە و ڕۆژەوە ئەترسێن دەستی بەسەرا بگیرێ لە مستەقبەلە لەبەرەوە پارەیەکی زۆر لە ژێر زەمینەکان و لە قاسە گەورە گەورەکان دەخی لە گەورە گەورەکان هەڵیان کردووە پارەی نەقدی نییە لە عێراقا ئێستا عێراق هێشتا تەمیلی معاشی خۆی تەواو نەکردووە ئەوە کاروان ژواڵە لێ بۆ خۆیان 6 تریلیۆنیان هەیە هێشتا کاروانی تەکنیکی بڵێ تەمیلی بوسییان تەواو نەکردووە تەیب سامی ناوێ ئەم پارەم لێرێ بۆ هەرێم دوایی کورتێنان بۆ موچەی وەزارەتەکانی خۆی دروست بێت چونکە هێشتا مانگی حوتی تەواو نەکرد ئێ مانگی حوتی خۆیان تەواو دڵنیا بێ کێشەی سیویلیان نییە ئەنجاوی هەرێمی کوردستان بنێری وەمان مەبەستیانەکە دواکەوتنی موچە ڕوو نەدا بەڕێ سوودانی چکە بەرەو انتخاباتە چنەوانیش لەبەرەوە ئێستا بۆ چارەسەرکردنی ئێستا تەیب سامیش ئیمزای کردووە بەڵێ بۆ چارەسەرکردنی ئەم خانیش ئیمزای کێشەیە کردووە ئەویان نازانم چکە بە ئیمزانیە بۆی بینێرن ئێستا بۆ چارەسەرکردنی کێشەی سیویلەی نەقدی ئەگەر کێشەکەەوە بێ بیانویتر نەبێ وەزارەتی مالیە داوای قەرزیان کردو 3 میلیارد دلار لە بانکی مرکزی بیان دەنێ تام کێشەیە پێ چارەسەرکرد خۆی کاکزانە عێراق لە خراپترین وەزعی اقتصادی خۆیەتی ئەنە جار شەرت نییە تۆ پارە دەبێ ئێستا خەڵکەیە پارەی زۆرە بەڵام وەزعی مالی باشە وەزعی اقتصادی خراپە مازانە چۆن پارەکەی بخاتە گەڕوە سەرچاوی داهات و قازان و چی ئەوانەیە عێراق يعني ئەم لە حەزە من تۆ قسەکەی عێراق زیاتر لە 10 میلیارد دلاری ئێرانی پارەی غازی کارەبا قەرزارە ساڵێک زیاترە نەسرە یەک وەزارەتی نەداوە ئەم حکوومەتە لەبەرەوە جگە لە کێشەی سیویلەی نەقدی کێشە اقتصادەکەشیە عێراق و ئەگەر ئێمە ساڵی 2023 کە موازنەمانی پەسەند کرد 200 تریلیۆن بوو ئەم 200 تریلیۆنە 183 تریلیۆنی لەسەر نەوتە 17 تریلیۆنی لەسەر نەوت نییە بەوەی هەرێمی کوردستانش کە بچر پچر بۆیان ناردن 30-40 ملیاری بۆ ناردن لەبەر عێراق من دوێنە قسەیشم کرد هەرێمە بێ احتیاطاتی خۆی بکە ئەوە گریمان عێراق بەیانی وتی من کورتێنانمە گریمان نەوت دابەزی شەڕی ئۆکرانیا و رووسیا بەڵێن تەحولێ دروست بوو نەوت دابەزی عێراق کورتێنانی بەڵام بەڵێن باەوەی یەدەجی هەیە ئێدەک خۆ ئەم شتانە بە تەنسیق لەگەڵ بانکی نەقدی دووەلی ئەوانە بێ ناتوانێت و عێراق حەزەکەم زایت تا سەیتەرێ بەسەر ڕاکێشان و تەسەڕفکردن بە زۆربەی بە پارە و هەتە پارەی نەوتی شەوە نییە لەبەر عێراق ناتوانێت ئەوە بکە ئێمە کاکزانە ئەم حکوومەتە ئێمە 2017 ڕیفراندۆمان کرد وانە باشە گریمان نەتیجەی ڕیفراندۆم قوبوڵ بکرای و دەوڵەتمان وایە ئێستا بە کێ دوت پارە بنێرە پارەم نییە چۆن حکوومەت دەبێ بەدیلی نەبێ ئەو عێراق پارەی نێرد ئەو ئێمە 2017 وەزعی ئەقلیمی و نێودەوڵەتی و عێراق قبوڵی کردای دەوڵەت بۆیان ئێستا بەکێتە پارەم نییە لەبەر ئەبێ حکوومەت بیر لە بەدیل بکاتەوە کاک زانە و ئیتر بەسە خەڵک هەشتان نەبووت ڕۆژ یعنی یاری بە شعوری بکرێ گاڵتە بە شعوری بکرێ دێ نایە يعني وای لێ هاتووە خەڵک يعني بۆتە عقدەیە نەفسی لەگەڵ مەسەلەی موچەوەوانە حکوومەتی هەرێمی کوردستانە بێ خۆی بۆ کۆمەڵی ئەگەریتر حازرکە يعني گریمان ئێمە لە مستەقبەلات جگە لە ڕێکەوتن و جێبەجێکردن و جێبەجێ نەکردنی ینی بابەتی دیکە شەیە مەسەلەن سمێنی عێراق ئەگەر ئێمە پارەم پێ نییە ئەگەر عێراق وتی بەیانی کێشەمە یعنی حەزەکەم بزانی مانگی 4 لە کۆبوونەوەی ئیتلافی ئیدارەی دەوڵە بۆ یەکەم جارە باسەکەم مانگی 4 لە کۆبوونەوەی ئیتلافی ئیدارەی دەوڵە کە هەموو هێزەکانی تایە حکوومەتەکەی بەڕێ سوودانیان تشکیل کردووە بەڕێ سوودانی و توێتی ئەو کاتە تۆزێ نەوت دابەزی وتبووی نەوت زیاتر دابەزێ کورتێنارمان زیاترە بێ ئەو کاتە من ناتوانم معاش بدەم یا 50 ڕۆژ توانم معاشێ بدەم یا مانگی نیو معاش یا 2 مانگ جار توانم معاشێ بدەم ئەگەر بەردەوام بێ کورتێنان و دابەزینی نەوت چونکە عێراق هیچی نییە کاکزانە بەس نەوتیەیە یەخو نەوتیش تا قەرەی قیامەت نامێنێ یعنی ڕۆژێ دێ کۆتایی بێ ڕۆژێ دێ بازار دابەزێ ڕۆژێ دێ يعني تحولێ دروست بێ نەوت ئەوی نەی نەمێنێ لەبەرەوە حکوومەتی هەرێم کاکزانە حکوومەتی هەرێم ئەبێ ئیش لەسەر هەمە ڕەنگکردنی سەرچاوەکانی داهات بکەوە بێ چاکسازی ڕاستەقینە بکە باشە چاکسازی پێویستی خۆ بوجە نییە حکوومەت هەرێم دەساوسانە حکوومەت هەرێم ناتوانێت چاکسازی ڕاستەقینە بکە حکوومەت هەرێم ناتوانێت داهاتی ناوخۆی ڕێک بخاتەوە نەهێڵە گەندەڵی تیا بکە حکوومەتی هەرێم ناتوانێت لە مەلەفی نەوتە چاکسازی بکە و گەندەڵی و تەخشان و پەخشانەیە نەهێڵێ حکوومەتی هەرێم ناتوانێت مەرز و دەربازە سنوورەکان چاکە حکوومەتی هەرێم ناتوانێت مەسەلەی لێپرسینەوە لە گەندەڵکاران لە هەرێمی کوردستان تون بکاتەوە بەمە ناتوانێت پەرە بەکەرتی پیشەسازی و کشت و کاڵوانە بدا خۆمە لەسەرەوەنەوە ساو عێراق پارەت بۆ نێرە پارەت بنانێرە بۆ نایکە حکوومەتی هەرێمی کوردستان خۆ پێویستی بە موافقەی عێراق و پارەی عێراق نییە لەبەرەوە ئەبێ حکوومەت هەرێم خۆی بۆم ئەگەرانە حازر کە
ئەگەر لەگەڵ عێراقش کێشت نەبوو ڕێکەوتنی جێبەجێکرا فەرموو ئێستا کێشەی سیویلەی نەقدیەیە لەگەڵ شارڕێکەوتنی ئەمە عینادی وەزیرێکە یا مدیر عامێکە یان دەستی پێکردنێکە ڕاز نییە خۆیان دژاتی کورد بکە ئەمڕۆ لەگەڵێکی لە وەزیرە کوردەکان قسەی کردە تەیب سامی وتەتی کێشەی پارەی نەقدیمە ئەمڕۆ تا بەیانی لەسەر وەسن حلێکم معنی عینادی نییە دژایەتی کورد نییە خۆ عینادا بەڵام ئەمەیان وایە ئەمەیان ئەڵێ پارەم نییە ئەڵێ سیولەی نەقدیم نییە ئەی بنجارێک لە کاکڕێبازم پرسیوتی بەعکسەوەتی زۆر جارەڵێن ئەو سیارانەی دێن ها دڕعەکان سپیەکان ئەڵێ ئەمانە بەعکسەوە پارە نایەنن بۆ لقی بانقی ناوەندی عراقی لە هەولێر ئەڵێمە پارە ئەبن پارەی کوێ لە هەیە کوردستانە بن پارە ئەوەی کە لە هەولێر هەیە ئەو جاری وا هەیە تەحمل ناکە لقی هەولێری بانقی ناوەندی عراقی ئەڵێ تەحمل ناکە پارەکە ئەبن بۆ ینی قەت پاریان نێنە ئەڵێ پارە ئەبن زۆر جار بە بەتاڵی دێن بۆ رێم پێم وانە لە هەرێمی کوردستان ئێستا مەسەلەن سبەینێ ئەو پارەی هاتی نانەوتیە کە هەرێمی کوردستان لە مانگەکانی ڕابردوو پێشەوەی وەزعەکە لەگەڵ عێراقە تێک دەن و بیکەن بە بەزمی مزایدات و استفزازکردنی عێراق و هەڕەشەوانە عێراق 48 ملیاریانەدا بە عێراق مانگێ جاری بانقەکانەتی بێ ئەو بازرگانی وانەی کە لەوێ ئەو سوولەی بازرگانەکان کا کاروان مەسەلەن ئەڵێ ئەو پارەیە کە لەوێ هەیە مەسەلەن سبەینی خۆ ئەگەر ئەوە بڵێم تەیف سامی سبەینی ئینشاڵڵا ئەینێرێ مەسەلەن پارەکە دێ بەلۆری دێ ئەمە کۆمەڵە ڕەوشێنی بانکیە تەحویلکردنی پارەکەی خاتە سەر ئەژماری بانکی مرکزی لقی هەولێر و ئینەکە ئەبێ ئەگەر پارەکە بێ عملەکە ونە قورس نییە هەموو موچی هەرێمی کوردستان هەموو موچی هەرێمی کوردستانی پەروەردەی بەغانیە پارەکەی خۆ بە لە خەڵکی کوردستانیان گەورە کردوێتەوە ئەنێ شتەیە حەز ناکەم لێرە باسیکەم بۆ یەک بۆ تەختێککردنی یەک مناسبەی ئاینی ناوی مناسبەکە نابم بۆ هیچ لە ماج نەبێ ساڵی ڕابردوو 5 ملیار دینار دانراوە 5 ملیار دینار بۆ هەفتەیە بۆ تەختێککردنی علامی وتوانە بلۆگەرە هێنین و خەڵکی علامی داوەتەکەین لە وڵاتان وانە بۆ عێراق 5 ملیار سەرف کراوە کاتە بەو دۆخە ئالۆزی کاکە بەهەدەردانێک لە عێراقی لە هیچ شوێنێکانیە خۆ ئەمە کێشەی عێراق ئەوەیە سەرچاوەکەی بەس نەوتە و بەهەدەردان و فەسادێکی زۆر گەورەیە لە لیستەکەی کاکەڕان بۆ بورە قسەیەکەم عراقچێتی نیتوە عراقچێتی ناکەی منە قەت عێراقچێتی ناکەم نەوەڵە بە کوردستان بەحمودیان ناگۆڕمەوە بەڵام مزایدەش ناکەم بەشێکی لە عێراق و بەداخەوە تاکە دەرگا کە بتوانین لێی بینم کێشە چارەسەرکەنی عێراقا خۆزایە دەرگامان بۆیە ئاخی دەرگای عێراق بواە خۆزگای ئەم هەرێمی کوردستانە کە ئەلانی ئابووری سەربەخۆی کرد بە شێوەیە اقتصادی کوردستان ئابووری کوردستانی بەهێز بکردایە ئێستا پێویستیمان پێ نەبووایە چا وڵاتێکی کوردستانی پێ حەزکاکە ئەوە چاوی لێ دەست شوێنی تر بێ موچەی بۆ منێری لەبەرەوە ئێستا من پێشەوەی بێم بەرنامەکە جنابەتەوە لە ئەلام سەیری یەکێ لە سەرۆکی حزب ئۆپۆزیسیۆنەکانی کوردستانمە کرد کە ڕۆژانە پەنجەکە بە چاوی خەڵکە لە عێراقا ئۆپۆزیسیۆن نییە بەژاری حکوومەتی نەکرد ئۆپۆزیسیۆنیش نییە ئەگەر فەرموو ئەگەر پێت وایە عێراق غەدر لە هەندێک هێزی سیاسی عێراق لە هەندێک شوێنی عێراق غەدر لە کورد ناکرێ ئەکرێ بۆ لەوێ مەعارەزە نیت پێت وایە لە عێراق گەندەڵی نییە پێت وانە دەوڵەی کوردستان گەندەڵیە بۆ لەوێ مەعارەزە لێرە حکوومەت و دەسەڵات چەند خەڵکیان ماندوو کرد بێ ئەو هەندێک لایەنی مەعارەزەش هەندەی دیکە خەڵکیان ماڵوێران کرد خۆ یەکێ لەوانەیە کە خەڵکی بێ ئومێد کردووە لە ڕاستیە لە پرۆسەی سیاسی لە انتیخابات ئەوە بوو کە تەجروبەی مەعارەزە لە کوردستان تەجروبەیەکی فاشل بوو و متمانەی خەڵکی ینی متمانەی خەڵکی لە دەستدا بۆیە ئێستا هەندێک جار خەڵک هەندە هێزی مەعارەزە تاقیە کاتەوە بڕوا بکە هێنێکی انتیقامە عاجزە لە یەکێتی عاجزە لە پارتی ئەڵێ وەڵای ڕۆژ انتیخابات لە ڕقی ئەوانە دەنگە دەمە فلان بۆ ئەگەر سەیریکەی هیچ هێزێکی مەعارەزە لە کوردستانە دەورێ دوو دەورەی انتیخابات دەنگێکی هێنێ و دوای وردەورە تەدریجیان دابەزێ باشە کەواتە ئێستا بۆ ئەوەی کە هەیە وەکو ئانی خەڵک داوای ینی چاوی لەوێ موچەیمانجی 6 و 7 بێ بەم حاڵەوە ئەتوانن بینێرن ئەگەر ئەو ڕێکەوتنەوەکو ئەو ڕۆ محەممەد شیع سوودانی ژووتوێتی ئەگەر مانگی 5 سبەی بێ ئەگەر سبەی نەبێت تەبیعیەکەوێت یەکشەمە هیواداری سبەی بێ مانگی ئەو شەمە توانن ناتوان بەچێتوان وانە خۆ بانکی مرکزی و بانکە حکوومیەکان دەوامی ڕسمێکن وەکو داوا ئەریتر هیوادارم نازانم شتێک بدۆزنەوە بتوانن ینی ئیسنایەک بدۆزنەوە بینێرن ئەگەر ئەمە بێمانگی 6 و 7 پەیوەندی بەوەی هەناردە نێوت یاریمی کوردستان چۆن دەست بکاتەوە و ئەو لژنانەی بۆ تەتقیقدانەوە هەم لەسەر مەسلەی مالی و حسابات و لەسەر ئەو لژنە فەنیانەی کە دێن بۆ مەسلەی نەوت تەقییمکردن وەڵسەنگاندنی
کەڵگەنەوتیەکان و بەرهەمێنانەوانە لە هەرێمی کوردستان لەسەر دەستپێکردنی هەنداردەی نەوت لەسەر ئەوە بێ دوای ئەوە قرارە دەن 6 و 7 بنێرن بەڵێ با ئێوە سولیان پێ بێ بەڵام زارێ ئەوانە بەڕێز باسەکەی ئەگەرێکە عراق تووشێ چونکە ئێساڵی کێشەی سیویلەمانێ ئەبێ عێراقمە چۆن چارەسەرەکە لە ڕاستیە بێ بۆ خۆشیان کێشەی دروست ئێستا بۆ خۆیان کەی معاش دەست پێکە خانەنشینانیان داوە معاشی عێراق بەڵێ لەم هەفتە و ناوەڕاست هەفتەی داهاتوو تەواو بێ دەستی پێ کردووە بەڵێ زۆربەی تۆمیل کراوە هەنێکی ماوە بۆیە تەیفسامی دڵی نایە دەستدا لە پارەکەی خۆیانەوەی دایناوە بۆ وەزاراتی خۆیان بینێری بۆ هەرێمی کوردستان ئەترسێ لەو سەرەوە کێشەی نەقسی سویلەی نەقدی بۆ دروست بێ و نەتوانێت معاشی خۆیان تەواو بکە یەک دوو مانگی ڕابردوو ئەماناتی زەریبیان ڕاکێشاوە کەم پێچەوانەی قانونە نابێت دەستکاری بکرێ پارەیان ئەماناتی زەریبیان ڕاکێشاوە لە هەنێ سندوقی تر پارەیان ڕاکێشاوە بۆی کێشەی موچەی پێ حلکەن سندوق خانەنشینی نابن بەڵێ نایبنەوەڵە لای خۆمان دەستیان بۆ سندوقی سەرەتانیش برد پارەکەیان بەتاڵ کە هیچیان تێنێشت کە سندوقێکمانە بوو بە قانون سندوقی سەرەتان لە کوردستان شێر پەنجە کاکاروان عراق خۆ دەوڵەتە دەڵێن عراق توانێت قەرز بکە عراق توانێت پارە ڕاکێشێت توانێت وا بکە هەرێمی ناتوانێت ئەمە گەر هەرێمی کوردستان پابندی ئەو ڕێکەوت نەبێ خۆی ببەستێتەوە بە عراق باشتر بێ لەوەی کە نازانم ینی ئێستا هیچ دەرگاگریەوە خۆ دوتت خۆزگە دەرگا بووە کاکزانەوە کوتم کێشەکەمان ئەوەیە جارێ ئێمە تەعاملکردن لەگەڵ عێراق چارەسەرکردنی کێشەکانمان لەگەڵ عێراقا و ڕێکەوتن لەگەڵ عێراقا شتێکی سیر نییە چونکە ئێمە بەشێکین لەو چوارچێوەی ئەو دەوڵەتە فدراڵی لە عێراقایەوە بە دەستور پەیوەندی هەرێم و ناوە حکوومەتی فدراڵی ڕێکخراوە طبیعیە بە لەگەڵ عێراقا ڕێککەوین بەڵام کە گەین بە قەیرانەکەەوە قوڵە بێتەوە ناگەین بە چارەسەر لەگەڵ عێراقا خۆزگای و کاتە خۆمان یعنی لە ئاسی ناوخۆ اقتصادێکی گەشە کردومان هەبوایە و سەرچاوی داهاتی باشترمان هەبوایە و ڕێژەی فەسادی ئیداری کەمتر بواە خۆمانمان توایە ینی ما عێراق مامتای ڕێک ناکەوی لەگەڵمانە ئێمە خۆمان موچەی خۆمانە دەین بەڵام بەداخەوە نەگەیشتێتەوە ئەگینا نەبووە مەعیبە لەگەڵ عێراقا ڕێک بکەویەوە عێراقش خێر و سەدەقەیە پارە بۆ هەرێمی کوردستان بنێریە عێراق ئێستاوە تا 100 ساڵی تر بەبێ بەرامبەر بەبێ ڕادستکردنی داهات نەوت پارە بۆ کوردستان بنێرە قەربووی ئەنفال و هەڵەبجە و ئەو ماڵوێرانی و ڕوخاندنی 5,000 گوند و تەرحیل و تعریبی وانەی هەرێمی کوردستان ناکاتەوە بەڵام ئەوەیە کە ئێمە ئێستا ئەبێ واقعی قسە بکەین ئێمە لە ئاسی ناوخۆ هیچ کارتێکمان بەدەستەوە نەماوە زۆر بەداخەوە کارتی هەرە گرنگ کارتی اقتصادیە بەدەستمانەوە نەماوە و کارتی یەکڕیزیە تۆ تەماشاکە ئێمە ئەم کارتە تۆزێ ڕاکێشرا کۆبنەوەیەکی یەکێتی پارتی کرا لەسەر ئاسی باڵا لوتکە و کاک پاڤڵ ڕۆیشتە بەغات و تەخویلی پارتیشی پێ بوو یعنی بە ناوی کوردەوە قسە بکا لەوێ مەسجەکە باشتر گەیشت جا وەرە کاکزانە بەیانی ئێمە ئێستا حکوومەتمان کارا بواە چەندە خەڵگەوت بۆ پێشترنیانە ئێستا حکوومەتێکی تازەمان بواە دوای انتخابات پەرلەمانمان کارا بواە یەک ڕزی بواە لە کوردستان وەفدێک بچوایە بۆ نمونە یعنی کاک پاڤڵ بچوایە کاک نێچیر بچوایە مامۆستا عەلی باپیر و مامۆستا سڵاحەدین بەهادین و وەڵام مەسجەکەمان زۆر باشە گەیشتە عێراق و عێراقم خاڵە لاوازەی ئێمە زانی ئێمە لەسەر پرسی نەوت لەسەر ڕێکەوتن لەگەڵ عێراقا لە ئاسی ناخۆ چی ئەمانەوەی پەرتین ئێمە عێراق باش ئەمە زانی بەڵام ئێمە ئەم جارە خۆیان زۆر تۆزی ئەومان ڕاکێشا تەئسیراتی زۆر گەورەیە بوو مەسجەکەت باشترە گاتە عێراق ئەوان خۆیان لەناو خۆیان تەبان نەخێر بەڵام بەرامبەر کورد بەڵام هەموو هەفتەیە کۆبنەوەی ئیتاری تەنسیقیانەیە قرارە دەن نوار قرارەکە دەن ملزمن بەجێبەجێکردن ئێستا بە چەندین قایمە شیعەکان بەشداری انتخاباتەکەن دوای انتخابات دێنەوە چوارچێوەیەکیان ناوی ئیتاری تەنسیقی ئێمەش ناتوانین ئیتاری کوردی دروستکەین نەوەڵا ئێمە وەتا ڕێک ناکەوین بچینەوە پەرلەمانەکەمان کارا بکەین ڕێک ناکەوین لەسەر مەسەلە چارەنووسازەکان یعنی کێشەکانمان بخەینە ئەولاوە لەسەر مەسەلە چارەنووسازەکان یعنی ڕێکی هاوبەشمانە بێ و وەرەقەیەکی هاوبەشمانە بێ ئەومانش نییە بەداخەوە یعنی تۆ من یەک پرسیار لە جناب دەکەم لەوەتەی کێشەی پیلانێکی یەنێک لە هێزە شۆڤینێ سونیەکانەیە کە دەستکاری دیموگرافی ئەوەوەرێک باسیکەین یعنی من یەک پرسیارەکەم جگە لە یەکێتی گوێ لە قسەکردتر بووە هێزەکانی تر نەوەڵا ئێستا مەسەلەن هێزە ئۆپۆزیسیۆنەکان کە مرۆ هەنێکیان لە بەغا بوون بۆ ناچنە سەرەوە قسە بکەن بۆ ناچنە سەرەوە شەڕکن وانە ئەمە چی بەسەرات مەسەلەی ئەوی قستە سەر ئەوەی کوڵەجۆ و کۆکس و جەبارە بۆ سەقەرە ئێمە کاک زانە ئەم منتەقانە منتەقەی کوردستانی دابڕێنراون و مەشمولن بە مادەی سەوچلی دەستور هەتا جێبەجێکردنی هەتا کوڵەجۆ بەڵێ کوڵەجۆش
تا خۆی هێڵی تەماس تا ئەم لای کوڵەجۆش تا باناسیاو دێت باشە بەڵام ئێمە چۆن بوو ئێمە کاتی خۆی حکوومەتی بەعس لە سواتشێوەی عملی گۆڕین دیموگرافی و پاکتاوی نەژادی دژی کورد و بۆ ئەوەی ڕێژەی کورد لە کەرکووک و تایبەتی لە دەوروبەری کەرکووک کەم کاتەوە هەنێک گۆڕانکاری کرد ئەو ناحەی هەڵوەشانەوە و ناحەی بڵێ ئەو منتەقەی خستە سەر کەفری و کەفری خستە سەر دیالە لە کەرکووکی دابڕان کەلار و چەمچەماڵی لە کەرکووک دابڕان خستە سەر سلێمانی بۆ ئەوەی ڕێژەی کورد کەم بکاتەوە ئەجای قسەی جنابی مامجلالێ 92 لە کەلار کردوێتی قسەیەکی زۆر گرنگە لە ڤیدۆکەم دەستکەوت ڤیدۆیەکی ڕەش و سپیە جنابی مامجلال لە مەجلیسێکە لە کەلار ئەڵێ باسی ئەنفالەکە ئەڵێ عەمەلەی ئەنفال بۆ ئەوە کراوە ڕێژەی کورد لە کەرکووک کەم کرێتەوە ڕاستەکە چڕی ڕاستە مەسەلەن منتەقەی دۆڵی جافایەتی بە چڕەکەی لە دەوروبەری کەرکووک بووە لە چەمچەماڵ بووە لە کەلار بووە لە کفری بووە لە ئەم منتەقانە بۆی حیزامی کەرکووک دەوروبەری کەرکووک پشتێنەی کەرکووک لە کورد پاک بکاتەوە و زۆرترین ڕێژەی کورد لەو منتەقانە ناو بەڵێ بۆ ئەوەی ئەمە بەڕاستی لە پێشەکی بەرنامەوتم کا کاروان ئێمە خۆ مقاوماتی نێتەوە کۆڵەکەکانی نێتەوە چین ئەین چین زمانە خاکە وانە بەڵام ئێمە ئێستاوان لێ کردو خەڵک تێدی ئەولێتمان نەماوە ئەولێتی ئەولێتمان لەگەڵ عێراق مەسەلەی موچێ بۆ شێوەیە کە ئیبینی یعنی ئێستا ئێمەگە کێشەی موچەمان نەبووایە نەبوو لە جیام کێشانە لەگەڵ بەغا بشتومڕێەوەمان بووایە چۆن قەرەتە بەکەی بە قەزا تۆ 20 ساڵە مادەی سەوچل جێبەجێ ناکەی حکومت لە دوای حکومت 4-5 حکومەت هاتووە جێبەجێ ناکە کە جێبەجێ ناکەی بۆ پێشێ لێکەی وانە کە تۆ حەقەکەم نادەیتەوە بۆ زوڵمیترم لێکەی ئەمان بەداخەوە لە چەند ساڵی ڕابردوو لە غیابی ئێمە سونەکان بە بەرنامە ئیشیان زۆر کرد لە منتەقەکانی خۆیانە لە منتەقەی سەدی حەمرینەوە بۆ قەرەتەپە بۆ منتەقانە ئیشی خزمەتگوزاری زۆریان کردووە و کورد لەو ناوچانە وردە تەواو یعنی پاشەکشەی کردووە ڕێژێکی کەم ئێستا کورد ماوە هەمووی هاتووە لە ناو سنتەری خانەقینە کۆبۆتەوە خۆ مەسەلەی کوڵەجۆ کەوتم ناحەکەی هەڵوەشاوەتەوە ئێمە لە دوای 2023 حکوومەتی هەرێمی کوردستان استحداثی کردووە خسێ سەر کفری و خسێ سەر ئیدارەی گەرمیان و حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا لایان برد ئەو زەختەی ئێمە کردمان ئیمزامان کۆ کردەوە چوونەوە تەجەمعمان کرد و حزبە کوردستانەکان کۆبوونەوەیان کرد بە دەست پێشخەری یەکێتی لێوانە ئەویان لێ دەرکردووە بەڵام ئەمە ناکاتەوە ئێمە بێدەنگ بین ئیخۆ قەرەتەپەش کوردستانە قەرەتەپە و حەوزی حەمرین سنووری وەکو مامجلالە سنووری خواروی کوردستانن ئەمە نابی بێدەنگمانکە بڵێن وڵا ئەنجازێ میهمانەیە وازیان کوڵەجۆی چیتان دابڕاندەوەکو یەکێتی کۆکز و زەنگاوات و ئانەمان دابڕانیان نەچۆن کۆکزەر لە سەر کفری ما لە سەر کفریە ئەم منتەقانە کۆکز و کوڵەجۆی زەنگابات و ئەو منتەقانە بەڵام جەبارەش کوردستانە قەرەتەپەش کوردستانە سەوان چوونە شەیدمان لە قەرەتەپەدا خەڵک لەو پەڕی کوردستانەوە هاتووە لە منتەقەی باڵەکایەتی و هەولێر و ڕانیەوە هاتووە دەیانی وەقەرەتەپەش دلیمانیوانە لێش لە قەرەتەپە شەهید بوون کێشەکە چییە ئێستا کێشەکە یەکەمە منتەقانە مەشمول بە مادەی 140 نابێت دەستکاری بکرێن دەستکاری کراونەوە پێچاوانەی مادەی 140 و تەغییری دیموگرافی کراوە و ئەم منتەقانە بێ بە تەوافق بەڕێوە ببرێ پرسی کوردیان نەکردووە و بە تەزویر لە ئەنجومەنی پارێزگا دەنگدانتیان پەڕاندووە بردویانە بۆ لای وەزیری تەختیت کار سودنەیە ئەوش بۆیان پینۆپڕێکی بۆ کردوون بەڵام ئەوی جێگەی داخە محافظی دیالە شیعەیە و ئێمە دەنگمان پێداوە دوێنێ چووە ئەمرەکەی ئیمزا کردووە لە کاتێکە ئەمە سڵاحەتی ئەو نییە و بێ بەڕێ سەرۆکۆمار مەرسومەکە ئیمزا بکە مەرسومی قەزا بێ سەرۆکۆماری ئیمزایکە و بێ بچێتە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و بچێتە وەقایع عێراقی لە جەدێ وەقایع عێراقی بڵاو بکرێتەوە بۆ ئەوە ڕێوشوێنتان هەیە کا کاروانوکی ئێمە هەفتەی ڕابردوو مزەکرەیەکی زۆر ورد بە کۆمەڵی بەڵگەنامەوە بە 105 ئیمزای پەرلەمانتارانی عێراقەوە 105ەکەنی وەی زیاتری پەرلەمانتاری عەرەبن شیعەکانن مەسیحەکانن بە سوپاسەوە ینی ئیمزایان کرد کە پێمان وتن ئەمە مخالفەی دەستوریە ئیمزایان کرد ینی هەیە بوو ملاحەزەی هەبوو نەیە کرد بەڵام ئەو ڕۆژێک کە دانیشتن کرا 1670 پەرلەمانتار لێ بوو 105 ئیمزای کردووە هەر سەرۆکێر پێش فراکسیۆنە کوردستانەکە ئیمزای کردووە بە نووسراوی فراکسیۆنی یەکێتی نوسخەمان داوەتە سەرۆک کۆمار سەرۆکی حکوومەت سەرۆکی پەرلەمان وەزیری تەختیت و چاوەڕێی نەتیجەکەین
وما ڕوونکردێتەوە کە تەزویرات کراوە لە ئجرعاتەکان وما دژی مادەی سەوچ و دژی دەستورە و دژی قانونە بەرکارەکانە لە عێراق چاوەڕێی جوابیانین بەڵام نابێت ئەمە ناحەکە بدرناحەکەی کووردە نەخێر عەرەبە بۆ معلوماتت یەکەم جار لە دوای ڕووداوەکانی ڕیفراندۆم بۆ معلوماتت یەکەم جار قەرەتە بکراوەتە ناحیە دەیان ساڵە موبەر کابراایکی کورد یەکەم مدیرناحی کابراایکی کورد بووە ئەگەر هەڵام نەکرد بێ ناوی عەبدوڵڵا زەنگە نەبووە کورد بووە ئێستا دوای ئەو هەموو ساڵە مدیرناحیەوێ کورد نییە تا دوای 2023 و تا دوای ڕووداوەکانی دوای ڕفراندووەم و 16 ئۆکتۆبر بەڵێ مدیرناحەکە کورد بوو بەس مدیرناحی جەبارە کوردە باشە ئەمە بڕۆ بۆ کۆی مادەی 140 بڕۆ بۆ کۆی کێشەکانی تر پشتی پێشمەرگە لە سوپای عراقی ئەوانە هێنی هەموو جێگە هەڵوێستە لەسەرکردنیە حەقنیە تا ڕاستڵەچینێک بێ بە خۆدا ڕاستی ئەمە یان بۆ شتەکان جامد بوون کاکارەوە جنابەت پرسیارەکەت ئەوانش پەرتەوازن بەڵام ینی ئەوە لە نقطەی قووەتی ئەوانە و نییە واکەن لە ئێمە لە نقطەی زەعیفی ئێمەوە کە پەرتەوازین یانی ئەوان زەفەریان بە پەرتەوازایی ئێمە بردووە بۆیە یعنی ئەتوانن بەم شێوازە ینی پیلانن هەبێ بەرامبەر بە خەڵکی کوردستان خۆگە لە جناب گفتوگۆی من و تۆ پێت وایە سالای خەڵک سەرنجی خەڵک ڕابکێشێ خەڵکم شتان نەزانێ و خەڵک کاکزانە بەستم باسیەوەکەین ئێستا کە باسی قەرەتە پاکەی و باسی جەبارە بەداخەوای لاتوانێ خەڵک ئەڵێ بیانێ بهێڵن با کوڵە جۆشێتەوە سەر عێراق بەس نیە بازینەکەی هەرزانە بێ و معاشەکەیان دی و نازانم چیوان خۆمە قسەیە کە من تۆ کرد یان جنابەت کرد ئەولێتەکە نەماوە بۆ قەزێنێتەوە یەکان خەڵک برسی بوو چکە کە خەڵک ژیانی نەبوو یان ئەولێت بۆ ژیانە ینی لە ڕاستیە کابرا کە مناڵەکەی لە ماڵە بێپارە بێ برسی بێ ماڵەکەی بەڕێوە نەچێ ینی فکری ناچێ بۆ ئەولێتە نەتەوەی نیشتیمانیەکان ئەوە کێشەکەی ئێوەیە لە ڕاستیە باشە چی بکرێ بۆ ئەوەی خۆکۆکردنەوەیەک لە دوای ئەوەی ئەگەر خوا کردی دوو معاش سێ معاش تۆ سەرسکەی خۆی خەڵک تا ڕادێک ئاهێکی بەبرە هاتەوە دیسان چاوەڕێکین تا لە شوێنێکە ئەپچڕێ و دیسان گرەی دێنەوە خۆی ئەم وەخت کە باسم کرد چارەسەرکردنی ئەم کێشەیە بەداخەوە ڕیشەی نەبوو ئێمە شاگەشتکە بووین کە قانونی موازنەمانە 2023 تێپەڕان لە پەرلەمانە وامانزانانی هەموو کێشەکان حل بوو دوایی کێشەی تر دروست بوو یەک دوو ڕێککەوتین تری کرا کێشە دروست بوو یعنی تەجروبەکان دەریان خستووە ئەم چارەسەرانە چارەسەری ڕیشەیینین و ئەم ڕێککەوتنانە بەداخەوە 3 مانگ 4 مانگە چێ و تەگەری بۆ دروستە بێ لایەک لەلاکان یا هەرێم التزاماتنەکە یا عێراق نایکە لە قسەکە ئەوەیە ینی کاکزانە نابێ حکومت بڵێ من چاوەڕێ عێراقەکەم ینی حەلی ترم نییە تۆ مەسوولی لە ژیانیەوە خەڵک وانە نێتێکێ بۆی هەرێمی کوردستان من و تۆ مناڵ بووین شاری لەسەر قەت گوێمان لە باوکمان بۆ بڵێ کوڕم وڵا بە مناڵەکانی بڵێ من ناتوانم تاژێنم چونکە وانە معاشم نییە پارەم نییە سەرچاوی داهاتم نییە ئەم ئیشنا ئیشێکی تر ئەم ڕێگانە ڕێگەیەکی تر باوکە بێ ینی سەرچاوی داهات و سەرچاوی بژێوی بۆ مناڵەکان و خێزانەکەی بدۆزێتەوە یخو ناکری حکومەت دەستەوە سان بێ کاکزانەی من لە زۆر ئەم جیهانە هاتت ناو لەپی دەستی ئەمە بەهۆی جیهانگری بەهۆی میدیا و ئەم تەکنەلۆژیاوانەوە لە چی وڵاتێکی دنیا کێشەی موچێ هەیە لە خراپترین وڵاتی دنیاوەکە لە وڵاتانی جیهانی سێمەوە بۆ پێشکەوترین وڵاتی جیهان نییە کێشەی موچە نییە کێشەی موچە نییە یعنی ئێرانی دراوسێمانە بۆ وەزع اقتصادی خراپەوە بەو هێرشە گەورە و هجومە گەورەی لەسەری بوو ئەوانە بیست کە کێشە بۆ موچە دروست بێ سوتەمەنیی چیوانە لەبەر ئەم کێشەیە بێت چارەسەر بکرێ ئەم حکومەتە نابێ بە خەڵک بڵێ عێراق پارە نانێری و 80 ڕۆژە نەینیارد ئەگەر 80 تر نەینێری ئەگەر دوو مانگتر ناردی و دوای 80 ڕۆژتر نەینارد ئەبێ بەدیلێک بدۆزێتەوە ئەم حکومەتە وانە ئەبێ بەدیلێک بدۆزێتەوە و نابێت تەنها قسەی ئەوەی بڵێ چاڕێ عێراقین پارە بنێری چونکە ئەگەر گریمانێمە لەگەڵ عێراقیشە زۆر دۆست بووین علاقەشمان باش بەگەر عێراق تووشی قەیرانی دارایی هەبوو قەیرانی اقتصادی هەبوو نەیتوانی معاشی خۆشی بدە خۆمەش پرسیارە ئەوە گەرە بەخڵی خەڵک ماندوو خەڵک بترسێنین بەڵام ئەمە با بۆ دەسەڵاتداران بێت چکە لە ئێستا ئەوە ڕوونادا مەسەلەن لە ئێستا نییە لانیکەم لە ئێستا نییە لە عێراق و هەرێمی کوردستان بێ پێم وایە ئەو دقەیەکە چی ڕوئەدا بەڵێ حکومەتی هەرێمی کوردستان هێزە سیاسیەکان ڕێکەون و بیانەوێ چاکسازی ڕاستەقینە بکەن و بیانەوێ حکومدارێکی باشە بێ و
بەگژارچنەوەی گەندەڵی هەبێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێ یعنی لە ئەتوانێ دوای ئەو ئەجرعاتانە ئەتوانێ خۆی معاش تەرتیب کاو بیدە. قسەی شتی وا هەبوو کە مارک ڕۆمیۆ وەزیری خارجێ ئەمریکی تەلەفۆنی بۆ سوودانی کردوێتێتی معاش بنێرە؟ من هینەکە هەبوو وەزارەتی خارجی لە پەیجەکەی خۆیان تەبعاً بڵاویان کردوێتەوە لە تویتەکەی ئەو وا ناڵێ لە ئینیان نەکردووە یعنی ئەوەی وەزارەتی خارجیە لە کە مەکتەبی وتەبێژی ڕسمی بڵاوی کردوێتەوە باسەکە ئەڵێک داوای کردووە کە بە شێوەیەکی منەظەم معاشی هەرێمی کوردستان بدەن و هەناردەکردنەوەی نەوت دەست پێ بکە. ئەمریکاکان مەبەستیانە عیلاقاتی هەرێم و عێراق تێک نەچیە و مەبەستیانە زیاتر ئەوان هەناردەی نەوتیان بەلاوە مەبەستە چونکە نایانێت کۆمپانی ئەمریکیەکان زەرمەند بن و ئێستا تونیشیان کردووە لە عێراق لەسەر قانونی هەیکەلەی حەشدی شەعبی کە خوێندنەوەی یەکەم و دووەمی تەواو بوو لە پەرلەمان هەفتەی ڕابردوو یعنی تونیان کردووە کە هەفتەی داهاتوو کە جەلسەیە نەیبنانەوە جەلسەوە بۆ دەنگدان ئەو زەختا بەشێکی ئەوەیە لە ڕاستیە. باشە کاکەڕۆن بە حکمی جەنابەت لە ژنێ گواستنەوەشی لەمەوەی ڕابردۆ چەند قسە لەسەر کرد بەڵام سەردانێکی تورکیات کرد لە چۆتەوەی سەردانەکەی سەرۆکی پەرلەماندا دەستکەوت هیچ لێکەوتی ئەبێت نەک دەستکەوت. وڵی کاکزانە ئێمە ئەم کێشەیە بەشێکە لە پاکێجێکی گەورە ناوی علاقاتی یەکێتی تورکیە یەکێتی تێڕوانینێکی تری هەبوو بۆ تەعاملکردن و پەیوەندی لەگەڵ بەشەکانی تری کوردستانە و باجی ئەمەیدا لە ڕاستی و بەیەکێک لە باجەکانی ئەمە بوو کە لەگەڵ تورکیا علاقات تێک چوو ڕۆژانە درۆن هەبوو قەسف هەبوو نوێنەرایەتێکێتی لە تورکیا داخرا و ئاخرجار مەتاڕیش طبعاً هۆکارەکان بۆ داخستنی مەتار کە باسەکرا کە بە حساب مەتار بەکارهێنراوەی ئەسڵ ئەساسی نەبووە من بە لژنە لە پەرلەمان چەند جارێک چوونەوێ بەڵکو من بەشێک بوو لە کاردانەوە بوو بۆ عیلاقاتی کە هەیە تێکچوونی عیلاقاتەکە ئێستا یعنی جۆرێک لە ئاسایی بوونەوە لە عیلاقاتەکە بینین چونکە بیانۆکە پەکەکە بووە پەکەکە خۆی چەکدانا و لەگەڵ تورکیا خەریکە ڕێکەکەوێوانە و دەوری یەکێتی محوەری یەکێتی لە سەرخستنی پرۆسی ئاشتی زۆر گرنگە من لەم کەناڵی کورساتەوە وتم سلێمانی یەکێتی محوەرێکی گرنگی سەرخستنی پرۆسی ئاشتیە بێ و سێ ڕۆژ دوایەوە سێ چوار ڕۆژ دوایەوە بوو کە لە سلێمانی پرۆسی یەکەم وەجبەی با بڵێن بە ڕەسمی دانانی چەک بەڕێوە چوو یعنی ئێمە ئاماژەی ئیجابیمان بینی لە بەڕێز ئەردۆگان کە لە ڕاستی لە کۆبنەوەکە ئاماژەی ئیجابیمان بینی هەم بۆ چارەسەرکردنی کێشەی مەتار و هەم بۆ ئاسایی بوونەوەی پەیوەندیەکانیان لەگەڵ یەکێتی ئەو بەڕێزیان وتی ئێمە لەگەڵ بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت لە تەواصل ئابین لە گفتوگۆ ئابین تیمەکەی و تیمی خۆی و حکوومەتی تورکیاش لە گفتوگۆ و تەواصل ئابن سەرنجامی گفتوگۆکان لەگەڵ کاقوبات ئەوان بە راپۆرت هەڵسەنگاندنێکی خوانەدەن بە بەڕێز ئەردۆگان هەڵسەنگاندنێکی خوانەدەن کە گفتوگەکانیان بە چی گەیشتووە لەسەر بنەمای ئەو هەڵسەنگاندنە ئەوتی من قرارە دەم بۆ چارەسەرکردنی کێشەی مەتار و کێشەکانی تر بەڵام من بخۆ میعانی لە کۆبنەوەکە لە تەفاسیلی کۆبنەوەکە ئاماژەی ئیجابین بینی. باشە بابینەوە سەر ئەو هێرشە درۆنیانەی کە لەمەوە ڕابردووە بووە گلێک هەبوو کەوتیان تەناسێ پەرلەمانتار بەشدار بوو کاکاڕوان بۆ پەرلەمانتارەکانی تر ئێوە لەکوێ بوون مەسەلەن ئێمە لە ڕاستیە پێشتریش ئەو پەیوەندی بە هەرێمی کوردستان بەڵێ پێشتریش دووسێت تێبینیمانە بوو یەکەم تۆ کە دوو بڕگە بوو دانیشتە تایبەتەکە ئاسایەکەی پەرلەما یەکەم ئاگرکەوتنەکەی کووت دووەم ئەمە هێرشە درۆنیەکان ئێ باشە وتمان ئەبێ وەزیرە پەیوەندیدارەکان بێت لەسەر درۆنەکان ئەبێ وەزیری دیفاع بێ فەرماندەی ئۆپەراسیۆنە هاوبەشەکان بێ کێتر وەزیری داخلێ بێ بۆ نمونە بۆ ئێمە پرسیاریان لێ بکەین ئەی خۆ پەرلەمان کۆڕووکۆبنەوەی سەقافی نییە دانیشین و قسە بکەین و فڵان پەرلەمانتار فەرم و قسە بکە و قسەی تەواو بێ دەست خۆش بێ قسەکان بۆ کێڕوە ئەی تۆ بڕیار نەدەی خۆ ئەمە کۆڕووکۆبنەوەی سەقافی نییە وتمان ئەبێ لایەنە پەیوەندیدارەکان بێت وەزیری ناوخۆ بێ فەرماندەی ئۆپەراسیۆنە هاوبەشەکان بێ وەزیری دیفاع بێ بێن دانیشتن پرسیاریان لێ بکەین پەرلەمانتاران وتمان ئەبێ بڕیاریش بدرێ تەوسیا دەرکەن وتیان نایە وتمان کە نایە من ناین مەرجێکی ترمانە ئەوە بوو کە بێ مەسەلەی موچە باز بکرێ ئێمە خەڵکی کوردستان لە دۆخێکی زۆر خراپە یعنی مەسەلەی موچە ئەبێ باز بکرێ لە کۆبنەوەی نائاسایی بکرێ مەسەلەی موچەیتیانە بێ بۆچی بڕۆین لەبەرەوە لەسەر ئەوە کەس نەڕۆیشت یعنی هێزە سیاسی سەرەکیەکان نەڕۆیشتن و لایەنێکی تریشی هەبوو کاکزانە
یەک دانیشتە کابرا ناڵێ من بۆ دانیشتم شمە بەغاو بگەڕێمەوەوانە و دانیشتەکانش نەتیجەی نەبوو لە ڕاستیە حچی ئەو دانیشتانە هەیە من حرمەتمە ینی وەی بەسەراحەت قسە بکەم ئێمە قسەکەین لە پەرلەمان قسەکردن لە پەرلەمان چییە؟ سەرۆکی پەرلەمانەڵێ فڵان نائب فەرموو قسە بکە قسەکە و دەست خۆش بێ سپاس بۆ کوێ چی ئەمە ئێڵام قسە ئیسفادەی چییە؟ قراری لەسرە دەی نەخێر لە کۆتاییە کتابی پێەکەی نەخێر ئەگەر ئەزئەفمان هەنێ جار کە زۆر زەخت بکەین بۆ ڕازیکردن ئەڵێ ئەو بڕیارماندا لژنەی لە کوڵنەوە دروستکەین لژنەی لە کوڵنەوە چی پێ ناکرێت باشە پێت وایە دۆخی عراق بۆ شێوە ئێستا منێتەوە کە زۆر زار قسەی لەسەرکرێ مەسەلەن لایەنەکانی تەرەوانی کە هەندێک لایەن هەبوو فترەیەکە لەبەر دۆخی عراق بێدەنگ بوون ڕازی کراون پێشتر درۆنیان هەڵەدا تەقینەوەیانە کرد کۆمەڵێک بابەت من ناویان ناهێنم مەسەلەن ئەمانە جێگەی ئەوە نین کە جارێکی تر دۆخی عراق بکەوێتە دۆخێکی دیکەی ئەمنی خراپ خۆی عادەتەن دۆخی ئەمنی عێراق و پرۆسی سیاسی مەحکومە بە کۆمەڵێ فاکتەر ینی فاکتەری ئەقلیمی و دراوسیەکان و زلهێزەکان و وانە زۆر جار بە ئەحدازی دەوروبەر ینی کاریگەریە لەسەر ناوخۆی عێراق شیعەکان سوورن لەسەرەوە و زۆربەی هێزە سیاسەکانی عێراق سوورن لەسەرەوەی انتخابات لە کاتی خۆیان بکرێ بۆی فەراغی دەستوری دروست نەبێ و بۆی شەرعیەتی حکوومەتی عێراق نەکەوێتە ژێر پرسیارەوە بەتایەتی شیعەکان سوورن لەسەرەوەی کە حکوومەتەکەی ئەوانە دەسڵات لای ئەوانە یعنی فەراغی دەستوری دروست نەبێ ئەمە لە لایەکی ترەوە یەکێک لە قەلەقەکان مەسلەی بێدەنگی سەید مقتەدایە ینی سەید مقتەدا ئەوامێنێتەوە هەندێکیان ئەڵێن ئەنی ئەو بەترسیدارترە لە گروپە چەکدارەکان نا ئەو کومەترسینا لەسەر ئەجندای خۆی ئەجندای خۆی چی ئەبێ کە بەژاری لە هەڵبژاردن ناکە ینی بڕوای بۆ نەماوە هەڵبژاردن شتێ بگۆڕێ لە عێراق و بە قسەی خۆی بڕوای بۆ نەماوە هەڵبژاردن توانێت گەندەڵ کارانەوانە لە عێراق ڕاماڵێ بەرنامەی چیتری هەیە چونکە ئەوەی کە ئێمە قسەیان لەگەڵاکەین لەگەڵ هەندێکیانە ئەڵێن یعنی تەوقعەکانی ڕەنگە انتخابات نەکری تەوقعەکانی ڕەنگە وەزعی عێراق وا نەمێنی تەوقعەکانی ڕەنگە سەید مقتەدا بەرنامەی تری هەبێ جگە لە مەسلەی انتخابات بەڵام مەسلەی تا ئێستەوەی هەیە نیگەرانی وەزیری دەرەوەش ئەوە هەبوو ئەو ڕۆژ دەکرایەوە کە لە مەسلەی بەیاساییکردنی حەشدی شعبی ئەمە هەبوو ئەوە ماوەتەوە لە ئایا دەنگی پێدرێیانە و ئەم قانونە تەنها شیعەکان خۆیان لە خوێندنەوەی دۆمیان بۆ کرد هێزەکان بەشێکیان هاتنە دەرەوە نەوەی نوێ لە ژگرەوە ما کە تەکمیلەی نساب کراو جلسەی دەستی پێ کرد نەوەی نوێ و هەندێک لە برادران یەکگردو هاتنە دەرەوە کە تۆ تەکمیلەی نساب و جلسە دەستی پێ کرد دێتە دەرەوە نێتە دەرەوە یەک شتە چونکە کە هەرە نسابیان بۆ ئەوەیە کە جلسە دەست پێ بکات لە خوێندنەوەی یەکەم و دووەم بۆ دەنگدان نساب ینی نساب نشکێتە دەنگدان تەواوەکەی بۆ پرۆژە ئەو مزایداتانش هەیە وانە زۆر جار کە تەواو بوو هاتنە دەرەوە هەندێک لە هێزەکان دوای بەیاننامەیان دەرکرد تەقەدوم بەیاننامەی دەرکرد نەوەی نوێ بەیاننامەیان دەرکرد بەشێک لە بەیاننامە کۆدەنجی هەیە لە کوردستانیەکان مەسەلەن سبەینی شتێک ڕووبدا کۆدەنجی لە ناو پەرلەمانتارانە لەسەر چی لەسەر کۆی بابەتەکان هەندێک بابەت هەیە ینی بێگەڕانەوە بۆ ڕێی حزبەکانمان کە پەیوەندی بە ژیانی خەڵک و مەسلحەتی کوردستانەوەیە ینی ڕاستەخۆ کۆدەنگەکە دروستە بێ هەنێکی پێویستی بە سیاسەتی حزبەکەوەیە ڕنگدانەوەی سیاسەتی حزبەکەیە بەڵام وەکوڵێم ینی لەم دانیشتانەی ئەخیرە بەشێکی زۆری فراکسیۆنە کوردستانیەکان بەشداریان نەکرد و تێبینیان لەسەر ئەدای پەرلەمانە بوو کە پەرلەمان ڕازی نەبوو فەقەرەیەک زیاد بکرێت بۆ جلسەکانی باس لە کێش چارەسەرکردنی کێشەی موچەی هەرێمی کوردستان بکە و داخەوە پەرلەمان تەماشاکەر بوو پەرلەمانی عێراق پەرلەمانی عێراق خۆی کە ڕێکەوتنەکان پێشێ لەکرێ ئەوە لە چیەوە دێکا یاسای بودجە پێشێ یا بێ پەرلەمانە بێ محکەمەی اتحادیەوە لە چیەوە دێکاڵێن هەر هاتە سەر هەرێمی کوردستان هەمویان هاو دەنگە بن و ینی کابرا ئەگەر دژی هەرێمی کوردستان بێت لە شارعی ناوەڕاست و باشوور شارەکانی ئەوە دەنگهێنێ بۆ وڵاو هەمووی وان نییە ئێمە ینی ڕاستی بڵێن دۆستی باشمان زۆر هەیە من پێتەڵێم ئەو ڕۆژە ئێمە ئیمزامان کردو 50 پەرلەمانتاری کورد لە پەرلەمان نەبووە بۆ دژی بە قەزاکردنی قەرەتەکە 105 پەرلەمانتاری ئیمزای بۆ کردوین مەسیحەکانەوە ئیمزایان کرد بەشێکی زۆری شیعەکان ئیمزایان کرد و هەندێک لە سونەکانیش ئیمزایان کردو یعنی سەرۆکی فراکسیۆنەکەی نوری مالکی ئیمزای کرد سەرۆکی فراکسیۆنەکەی بابلوون ئیمزای کردووە سەرۆکی جەماعەتی ئەسعەد عیدانی و
تەسمیم هەمویانی مزایان کردووە بەشێکی زۆرتر لە هەندێک لە پەرلەمانتاران کە زۆر بۆ ناسرا و دژێرە منی مزایان کردووە جەماعەتی ئەمانەی حەزب الله و مقاومەوەوانە هەندێک پەرلەمانتاران ئەوانژی بزایان کردبوو هەمووی وانە و هەشە نەخێر وایە ئێمە پێش هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان یەک دوو دانیشتمان هەبوو قانونی هەڵەبجە لە جەدوەلەکە بوو بۆی دەنگی پێ بدرێ دەریان کرد یەکێک لەو سەرکردانەی عێراق وتی کاکەون بەرەو انتخاباتی ئەنجومەنی پارێزەکانە چم چۆن هەڵەبجەکەینەوە محافەزە بۆتان مان بۆ یعنی ئاوا ئەتانێمە کەرەسەی دەنگ کۆکردنەوە بێ هەشە یعنی هەشە ینی زۆر جاگلەیمان لێکەن بۆ فڵان دانیشتن نیانە ژوورەوە لەگەڵمان ئەو جاری ئەو هەفتەی ڕابردووا بوو یەک دوو برادر دەو برادرانە گلەیان کرد بۆ کوردەکان دیارتان نەبوو لە فڵان دانیشتن وتم بێز ئەحمەد چ قەزەیەکەیە بەنسبەت ئێمە لە قەزەی هەڵەبجە مهمتر بێ بۆ داشتنی هەڵەبجە بۆ هەمووتان چوونە دەرەوە هات نەژوورەوە بەرچاو ئێمە هەمووتان چوونە دەرەوە بەس کوردەکان ماینەوە یخوا مەشەیە بەڵام بەسەر گشتیانە ناکرد بەڵێ کاکارۆن زۆر سوپاس سواز بۆ بە ڕێزکارۆنی ئەروەسەندامی انجومەنی نوێنەرانی سپاس بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامایی ئەم شەومان پێشکەشکردن هەموو لاکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان